بڕۆ 100 نەفەر بدوێنە باوەڕکە 90 یەڵی نوێژ بیانی ناکەن، باز جەماعەت ناکەن، باز ماڵەکەن، جەماعەتە ڕواز دەبێنە کە دیتە مزگەوتەکان بەیانیان شەرمەزارە بی چونکە پارەیتیان خەڵ نایە بۆ مزگەوت، بەڵام وەرە پارە بدە بە خەڵکی سوێن بەخوا جمعە و بەیانی فەرقی نابێ. کەواتە ئێمە بەم جۆرە بینیانی کۆمەلگایە بەم جۆرە بێ شوێنی پارە بکەوێت لە هەر شوێنە پارە بێ خۆی بۆ هەڵدا، هەر شوێنێکیش عیبادەت و ڕەزامەندی خۆی دەبێ خۆی دەبشارێتەوە. چاوەڕێکی لە خەڵکی دەکەی، چاوەڕێکی دەکەی خۆشەویستم. خی گەورە فەرمێ فەوەیل للمصلین الذين هم عن صلاتهم ساهون. جەهەنم بۆ نوێژکەرانە بێ کە نوێژەکانیان تاخیر دەکەن. تۆ هەر نایکی جاری وا هەیە نوێژی عیشایە بەکەی بخۆی سەعات 12 شەو دەیکە لە خوا بترسە. ئەخر ئەمە هۆکارێکە بۆی خوا سزات بدە، هەڕەشی جەهەنمت لێ بکە. ساهون واتە الذين يؤخرون الصلاة عن وقتها، ئەوانەی کە نوێژ تاخیرەکەن ئەیکەن بەس تاخیرێک. کۆمەلگای بەم شێوەیە بێ چاوەڕێ چی لێ دەکەین بۆی با بە خۆمان دابچینەوە. ئێمە تاوانباری ڕاستەقینەین زۆر بەمان.